بەهۆی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری قەزای سۆران و زۆری سەرپێچی شۆفێران و بە مەبەستی وشیارکردنەوەی شۆفێران و ڕێگریکردن لە سەرپێچیەکان و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ، خولێکی وشیارکردنەوە لەلایەن بەڕێوەبەراتی گواستنەوەی سۆران و ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ بۆ کۆمەڵێک شۆفێری تاکسی و پاس لە قەزای سۆران بەڕێوە چوو، تیایدا چەندین ڕێنماییان پێدرا. جێگای خۆیەتی ئەم خولانە بەردەوامیان هەبێ، نەک تەنها بۆ شۆفێران لە ڕووی بابەتی وشیارکردنەوە، لە ڕووی بابەتی شێوازی چۆنێتی فێرکاری لەگەڵ ڕووداوە زینوەکان کە بە تایبەتی ڕووداوی هاتوچۆیی بەداخەوە لە کوردستان پێوانەیەکی زۆر باڵا تۆماری کردووە ساڵانە کە بە مەرگی تراژیدیا کۆتاییە و زۆر جار بووە قوربانیەکان بە شێوازی ناتەندروست لە ناو ئۆتۆمبیلەکانە دەرکردنیان پێ ئەدرێ و جگە لەوەیش کە بە تیرۆری سپینەوە ئەبرێ بەداخەوە کە هەڵکشانێکی هێزگار زۆر هەیە لە ڕووداوی مروریە. لەو خولە ئەمە زۆر شتی فێر بووین، یان ڕێنماییاندا شۆفێران و لە ڕووی شەرع و لە ڕووی زانست و لە ڕووی سەرپێچیەکان و داواکارین ئەو زۆرە خولانە بەردەوام بن تاکو شۆفێران ئاگادارکەنەوە. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم لە دەورەیەکی وە بەشداریم کردووە، چونکە ئەمە یەکێک لە دەورەکانە لە هەرێمی کوردستان یەکەمین جارە لە دەوری سۆران دەکرێتەوە. هەرچەندە ئێمە ئەگەر چەندیش سایغ بین دەبی، بەڵام دەبێت لەوانی ڕۆشنبیری لەوانی ئەخلاقی ئەو جار گرنگی پێ بدرێت، نەک هەر ئەوەیە کە سوکانی باوژیتن لە جادەیەکدا بڕۆین. خراپی ڕێگاوبانەکانی قەزای سۆران و سەرپێچی شۆفێران ساڵانە چەندین ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. بەحکومی سۆران ناوچێشی شاخاویەوە کۆمەڵە خەڵکی جوانە مجتەمەعێک لەم دەڤەر هەیە، زیاتر کە پابەندین بە هێماکانی هاتوچۆ کە ڕۆژانەش لەم دەڤەرە خەڵکە بێتە قوربانی، بە تایبەتی کەمی خراپی و ڕێگاوبانەکانی ئەم دەڤەرە شوای کردووە ڕووداو بوونی هەبێت. بۆ نمونەکە ڕێگای هامڵتۆن کە ڕۆژانە بوونی ڕوودا هەیە لەوێ نمونەیەکشت کە گەنجی ئەم گەنجە خۆشەویستە کە بە ناوی وشیار حەمەدەمین کە گەنجێک تەمەنی 20 ساڵ یەک دنیا حەز و خۆگەی هەبوو لە ژامەڵە مخابن شەقامی هامڵتۆن نەیهێش بە حەز بە ئارەزوەکانی خۆی بگات. لە 3 مانگی ڕابردوو 14 قوربانی هاتوچۆ لە سنووری قەزاکانی سۆران و چۆمان و ڕواندز و مێرگەسۆر تۆمار کراوە. ئازاد ئومەراوەیی، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.